رانك كوتا ميثودز دو ميثودي رانك كوتا باسكين كميثودي دوميان كفورس اوردر زور كاريجر بو حل ديفرنشال ايكويشن يعني ايروري زور كم ترى بتشاو ميثود كاني تر وتقريبا بو حل همو ديفرنشال ايكويشن كيش بسودا وزور كاريجر دوين فورمول لا دا محاضرة بيشو modified Euler method هني نوا كامبو مايا فورمولة هشت بسيانزا x1 يكسانا ب x0 plus h أما y1 وسانا ب y0 x1 و y1 كلها هي y0 plus h f0 و f0 شك فانكشن كلا x0 y0 كو فانكشن كلا differential equation كهيا أمانة هني نراداينين أم جوزاريا كلمة جدانين K1 إكسانا ب HF0 و K2 إكسانا ب HF X0 plus H Y0 plus يعني فانكشن ال X0 plus H Y0 K1 K1 كمان أما يكلله ولا كتايا Y1 كاتا Y0 plus X لسر دو K1 plus K2 أما كيران second order رانك كوتا وإكلادا كوتا methods أوكي method أنا أوكي أما ميثود اللي تركب يلان فورس اوردر غير شوارم ميران كوتا ميثود بمشي وازي y1 نكسانا ب y0 بلاس اك لسر شاش k1 بلاس دو k2 بلاس دو k3 بلاس k4 بروفاكي لنا وكتابكا هيا اما ناشينا وانا بروفاكي حرق من بس بروفاكوني بس فورمولا لكوت ايام فورمولا مالي k1 يكسانا ب hf x0 k2 يكسانا ب hf x0 بلاس يك لسر دو h وفق فانكشن لما y0 بلاس يك لسر دو k1 k0 يكسانا ب hf x0 يك لسر دو h y0 يك لسر دو k2 يعني ام k1 كلادوز دي تولي رابا كارتي ام k2 كلادوز دي تولي رابا كارتي لكي سريا k4 كجاتا x0 بلاس h y0 بلاس k3 اما نعم يعني يك لسر دو يعني قلايا بس اما دقل يعني ولكوتاي همو مانا بينو ونو فورمولا و y1 ادوزينوا فورمولا كي إذا بمثال كروين هردو ميثودا كبكاري إن مثال كي سادة مثال كيش معنا ما يدي واي بدي إكس إكسانا بواي ماينس إكس ما ديفرنشال إكويشن كمان واي زيروش إنشال واليو كيش مان واي زيرو إكسانا بدو إذا أما نبدو زينوا 0.2 يعني كاتك إكسكيتو 0.2 كاتك إكسكيتو 0.2 واي كان كاتا تشان 4 decimal place ما 4 decimal place 4 كلي رادكوت أوكي رانجي كوتا ميثود second order بكارينين K1 دوزينو سيركن سرتا K1 دوزينو K1 كات HF0 F0 كمان تجيبو functionable X0 Y0 اوكي اما Fx Y كمان مايا Y minus X X كمان شنك X0 كمان صفرة Y كم Y0 كمان شنك دوا ليرا دايني أكاتا 2 ماينس صفر كاراتي إيش كمان بوازعي ديارا ناكرب تاكرن 0.2 كي ترى 0.2 يعني 0.2 كاراتي 2 أكاتا 0.2 كاو كيبان نزيوا K2 أكاتا شيء أكاتا HF X0 plus H Y0 plus K1 K1 كمان 0.2 Y0 كمان شنكا 2 كاتا 2 بلاس 0.2 كاتا 2.2 وايا اكس كمان شنكا 0.1 وايا اوكي كاتا x0 بلاس h x0 كمان صفر h كش مان 0.1 كاتا 0.1 اوكي اذا اما الفورمولا كجايبني كاتا 2.2 ماينس 0.1 نتيجة كاتا 2.1 كراتي 0.1 كيش يكين كايش كمان كاتا 0.2 كاو كيتو من دوزيو إذا ب y1 مدوزينه يعني y1 كمان بو 0.1 مدوزينه أكاتا y0 بلاس يجلسر دو k1 بلاس k2 y0 كمان 2 يجلسر دو خوينو سينه k1 كمان 0.1 بو k2 كمان 0.2 بو نتيجة كرديتشان 2 بلاس يجلسر تابع كاتا 2.25 أما شيء ما دوزيوه أما نيرا لا كاتك إكسكيتو 0.1 ويا كاتك 2.25 استابو 0.2 بدوزينوا ماشاكا 0.2 كبدوزينوا x0 y0 كمان أقوله x0 كمان
یەک چون ئەکسپشن پێشەوە x0 کەمان ئەبێ بە 0.1 y0 کەمان ئەبێ بە ئەم وایەکە کە لێرا دۆزیمانێتەوە 2.25 بەم دوو داتاوە ئەڕۆین y 0.2 دۆزینەوە سەرتا بێ کەیوانەکەی بدۆزینەوە کەیوانەکەی کاتە 0.1 f x0 کەمان کە 0.1 y0 کەمان کە 2.25 کاتە 0.2105 کەیتووە کاتە چانە کاتە 0.1 x0 لەگەڵ x تێبێنە سەر لەگەڵ 0.1 کۆ بێتەوە کاتە چەند x0 کەمان 0.1 لەگەڵ ئەم 0.2 ترەکە کۆ بێتەوە کاتە 0.2 y0 کەمان 0.250 وەکەی لەگەڵ کەیوەنە کۆ بێتەوە کە 0.2150 و ئەمانە ئەبین لەناو ئەو هینادایەنەی لەوێدایەنەی ئەلەکاتە کۆی ئەم دوانە ماینس 0.2 چونکە ئەمە کردی 0.2 باشە کۆی ئەم دوانێژە و دوانەکە کۆکەیتەوە کاتە 2.45 کە لێکە ناقص 0.2 کاتە 0.2255 کەوەکو کەیتیشمان دۆزیەوە ئێستا وای تو بدۆزینەوە کاتە y1 پلاس ئەمەتر ینی ئەلەرا ئەمە وای زیرۆکە دەبێت بە y1 ئەو ئامەیە کاتە ینی ئەوە خۆی نووسینەوە 2.25 پلاس 1 لەسەر 2 کەیوانەکەمان کردێتە ئەوە کەیتووەکەمان کردێتە ئەمە کۆیەکەینەوە ئەم حسابەتا کاتە 2.42 ئێستا بتەوەی 0.3 بدۆزیتەوە تەنها یەک کارەکەی x0کەی بە 0.2 مەغەڵەتم کردوانە 0.3 نیە x0کەی بە 0.2 y0کەی بە 2.42 y3 دۆزیتەوە y3 دۆزیوە توانی y4 بدۆزیتەوە y4 دۆزیوانی y5 دۆزیتەوە شەوە قۆنا بە خۆنا غەڕۆیتە پێشەوان ترە دۆزیتەوە هەموویە ئێستا بە ڕەنجی کوتای فۆرس ئۆردەر بەکاربێنم ڕەنجی کوتای فۆرس ئۆردەر تۆ بێت 4 کۆنستانت بدۆز 4 وارێ بدۆزیتەوە k1 k2 k3 k4 وایە x0کە سفرە y0کە 2 هەروەکەوە بەس ئێچەکەی چەندێکە 0.1 کەیوان دۆزیتەوە کە ئەکاتە هی f و ئەمەیە ینی f x0 y0 سفر و 2 کەس کەرەتێکە یەکاتە 0.1 کەرەتی بەڵێنەوە لەناو فۆرمولەکەدا بنێ کاتە 2 ماینەس سفرە کاتە 2 0.1 کەرەتی 2 کاتە 0.2 کەیتووە دۆزیتەوە ئەکاتە هی f x0 پلاس 1 لەسەر 2h هەچەکەمان 0.1 دابەشی دوویەکەی لەگەڵ x0 کۆیەکەیتەوە کە سفرە ئەکاتە 0.05 0.1 دابەشی 2 کاتە 0.05 y0 کەمان چەندێکە 2 لەگەڵ 1 لەسەر 2 کۆیەکەیتەوە 1 لەسەر 2 کەیوانە کاتە چەند 0.1 دابەشی 2 کاتە 0.1 لەگەڵ 2 کۆیەکەیتەوە کاتە 2.1 ئەمانە بێنە ناو فۆرمولەکە دایەنێ فۆرمولەکەمان چی بوو فۆرمولەکەمان هەرم فۆرمولە بوو ئەوە y minus x0 اوكي y يعني 2.1 minus 0.1 كاتا 0.25 كيسي أكاتا h f x0 يجلس 2h باشا y0 يجلس 2k2 وتا k2 كمان نوزي وتواوي يلا داينين y0 كشمان كهرب دوية اوكي x0 كمان كصفر دوباره لەگەڵ هینا کۆیەکەیتەوە لەگەڵ 1 لەسەر 2h کە کاتە 0.05 ئەویش کاتە 2 پلاس 0. فلان 0.25 دوارە بینەوە کاتە ئەمانەوە فۆرمولەکە دێنینەوە ئەکاتە کەڕەتی 0.1کەین ئەکاتە 0.255 کەیفۆر دۆزینەوە کاتە 0.1 f x ئەم لەمانە هەها پلاسی h-یەکەی وە کۆمان دابەشی دوی ناکەین y0 پلاس k3 0.1 x0 plus x0 صفر لەگەڵ h-کە کۆ بێتەوە کاتە 0.1 y0 کەمان کە 2 بوو لەگەڵ ئەمە کۆ بێتەوە ئەکاتە 2.255 ئەوە بینە فۆرمولەکە دێنێنی ئەمە بێ 0.1 یەکەم کردن کە کاتە 0.2153 ئێستا بە پێم فۆرمولە کۆیانەکەینەوە y 0.1 کاتە y0 plus 1 لەسەر 6 ئەمانە کەیوان و 2k2 2k3 و k4 سەر و بنەکەی هیچی لەگەڵان نیە بەس وانێ وەسەتەمە دویان لەگەڵان کەیوانەکە چەندێکە 0.2 2k2 کەس چەندێکە ئەمە بوو
0.25 بوو 0.205 بوو کەی سەرەکەتش ئەمە بوو 0.25 وێنی ئەمە بوو 0.25 بوو کەی فۆڕەکەیشت 0.2153 بوو کە کەمەنە کۆیەکەیتەوە کاتە کۆتایی کاتە 22.2052 جاوەرە لەگەڵ ئەوەی سەرەوە بەراوردیکە کە لەوێ هەمان بوو ئەوەتە 2.2050 ئەم 2.2052 2.2052 یعنی تۆزە جیاواز. ئێستا یەک قۆناغ بڕۆینە پێشووترەوە ینی وای 0.2 بدۆزینەوە ئەم جارە ئەکە زیرۆکەمان 0.1ەکە وای زیرۆکەمان ئەمەیە ئەمەی کۆتێکە دۆزیمانەوەتەوە 2.1 و ئەچەکەشمان تەبان 0.1ەکە وای 0.2 کاتە چەند هەر بۆ شێوازاڕۆین کەیوان کاتە 0.1 ئەکسەکەمان 0.1 2 وای زیرۆکەمان ئەمەیەک زیرۆکەمان 0.1ەکە ئەمە 2.252 کاوە لێرە هەیە لەناو فەرمونەکە دایانین یعنی کاتێکە فەرمونەکەمان وای ماینەس x بووە بوو کاتە 2 ماینەس 0.1 و نەتیجەکەی هەرچەنێکی کرد وەت حەسێبێک ئێستا بۆ کەی فۆڕش 0.1 کەڕەتی ئەوە پلاس 0.05 ئەوەی شەوێک بەر لێک لەسەر دوو کەیوان کە حەسێبت کردووە طبعا ئاسان حەسێبکردنەکە کاتە 2.1052 شتێکی سێر نیە داینین وە لە کۆتاییە وای 0.2 کاتە 2.421 جا لەگەڵ ئەوەی درا بەراوردیکە کە دوێت چەندەوە 2.422 فەرقیان هەیە تۆسی بۆ بزانی ئەمانە کامیان دقیقترە وەکو ئەگزەرسایزیە بۆ خۆت ئێوە ئەگەر ئەوە دیفرەنشیەل ئیکوێشنە ئەمە بە دقیقی توانی حەلیکی ئەوە هەمووتان دیفرەنشیەل ئیکوێشن خوێندووە مەتوانن بە دقیقی حەلکەن جوابەکەی بە دقیقی ئەکاتە ئەمە تا جوابی تەحلیلی هەیە کاتە وای x بۆ ئینیشیال کاندیشنەوە کە هەبوو یعنی لە x یەکسان بە سفرە وایەکە لە 2 وایە کاتە x plus 1 plus e1 x جا تۆ جاری x 0.1 بڵێن 0.2 دا بنێ وایەکە بدۆزەوە مەسەر نالەمە زانە کاتە چەند بیدۆزەوە لەگەڵمە بەراوردیکە و لەگەڵ ئەوەی تریشا بەراوردیکە ڕێک بۆ دەرەکەوێت کە کامیان دقیقترە کە بەڕای من ڕانچی کوتێوی فۆرس ئۆرتە دقیقەوە توانی ئێرۆرەکەی دقیقی بدۆزیتەوە چکە ڕۆژێکە چۆن دوانێ لە یەک دەرکە نەتیجێ ئەمە و نەتیجێ ئەوە لە یەک دەرکە و دابەشێکی کیانیکە ئەوێ بە ڕەلێتیڤ ئێرۆر ئێرۆرە نسبیەکان ئەدۆزرێتەوە. ئێستا نمونەیەکی کە بێنینەوە ئەمە مثالێکی ترە دیوای بە دیئکس یەکسانە بە 1 پلاس وای 2 کاتێکە ئێکس سفر بێ وای سفر ئەمە ئینیشیال کاندیشنەکەمانە یا بۆندری والیۆکەمانەنی خاڵی سەرەتاییەکەمانە ئێستا بە هەم بەرانکی کوتە ئۆردەری 4 وێنەکە بدۆزەوە 0.2 0.4 و 0.6 وەکە دوێنیان دۆزینەوە تەبعاً ئێچەکەمان ها 0.2 ڕۆیشتووە یعنی ئێچەکەمان 0.2 ئەمان 0.2 0.4 0.6 کاو ئێچەکەمان 0.2 کەیوانە کاتە HF x0y0 کاتە 0.2 فەشەکە ئەکسەکەمان هەر چەنێ بێ وایەکەمان ئەکسەکە فانکشنەکەمان سەر بەخۆی لە ئەکس کەوا بوو ئەکە سفر بێ وای سفر بێ ئفx وای کاتە چەند کاتە یەک کەراتی 0.2 یەک کاتە 0.2 K2 چۆن دۆزێتەوە کاتە h کاتە f x 0 پلاس لەسەر 2 y 0 پلاس k1 لەسەر 2 و کاتە 0.2 f 0.1 ئەوش کە کۆکەیتەوە y 0 کات لەگەڵ ئەوە 0.2 تا بەشە کاتە 0.1 y 0 کەشت کە سفر بوو دایانین ئەکاتە ئەوەی لێرە دۆزێتەوە چونکە f کاتە f 0.1 توانی 2 پلاس 1 کە ها کاتە 1.01 وایە تەواو پەیوەندی بە ئەکسەوە نییە ئەمە فانکشنە وایەکەی دانین کاتە 0.1 توانی 2 پلاس 1 کاتە 1.01 توانی 2 کاتە 0.01 وایە کاتش دەچە کاتە 0.02
کەی سریش توانین مشێوەزە بدۆزینەوە کاتە 0.2 ئەکە 0 پلاس h لەسەر 2 کە شەرەکاتە 0.1 دووبارە چکەی 0 سفرە h 0.2 دابەشی 2 کاتە 0.1 بەڵام وای ئەما کە وایەکەی تەکاتە چی کاتە y 0 فاریزە یاف فاریزە y 0 پلاس k2 لەسەر 2 ژکاتە 0.2 و ئفەکەش منرانە بچوو f ئەمە 0.2 f 0.1 0.2 صفر 2 دابەشی 2 چکە k2 وەکات دابەشی 2 k2 چەندێکی کرد کاتە 0.2 دابەشی 2 0.2 دابەشی 2 اوكي طبعا بلاس y0 صفر کاتە 0.2 دابەشی 2 ئەمە غەڵەتە ئەمە کاتە 0.2 دویکی لێرە هەیە لە هەلەی ئسکەنەکانە کەوتووە کاتە 0.2 کاتە 2 کارەتەوەیەکی کاتە 2.02 کارەتی 0.1 کاتە 0.202 اوكي کامیش حسیبەکەی کاتە 0.24 کەی فۆرش کە حسیبەکەی کەوتمان کەی فۆر پلاس h یەکەی یعنی x0 پلاس h x0 پلاس h کاتە 0.2 ئەمەش y0 پلاس کەی سریەکەی یعنی هەر خۆیان نووسیتەوە دێ باشە ئەمەش یعنی ئەمە بێ دووجاکەیتەوە لەگەڵ یەکا کۆیکەیتەوە کە کاتە ئەمە 1 پلاس 0.4 صفر 8 4 صفر کە کاتە لەجا کاتە 0.20 816 ئێستا y 0.2 بدۆزیتەوە ئەکاتە 1 لەسەر 6 k1 پلاس 2k2 پلاس 2k3 پلاس k4 کاتە لەجا کاتە 0.2027 بۆ 0.4ەکە تۆ دەبێ ئەبێ x0کەت بگری چەند 0.2 y0 کەشت ئەماگری ئەوجا ئەو پرۆسە جارە چیکە دووبارەکەیتەوە کەیوانە دۆزیتەوە کەی2 دۆزیتەوە کەی3 دۆزیتەوە کەی4 دۆزیتەوە و بەم شێوازە ڕۆی ئەتا نەتیجەی کۆتایی بەم دەرەهێنی کاکاتە ئەمێت بۆ 0.6 تقریبا هەرەواکەی تەنها x0کە دەگەبێ بە 0.4 y0کە دەبێ بە و ئیچەکەش هەر 0.2 هەر لە سەرەتەوە بە 0.2 ڕۆیشتە بوو نەتیجەی کۆتایی کاتە 0.684 بەڕێزان یەکێ ئەم بڵێن ڕانچی کوتای ئێمە تقریبا نەتوانین هەموو جۆرە دیفرەنشیال ئیکوێشنێکی پێحەڵکی هەر ئۆردەرە بێت ینی ئەنواعی داتاشراوی تیا بێت لینیەر بێت نانلینیەر بێت بە هەموو جۆرەکانی حەلەکری تەنها تۆ بێ هەنێ کار بکەیت مەسەڵەن تۆ هاوکات بتەوێ ئەم دوودان دیفرەنشیال ئیکوێشنە حەلکی ئەم دوودان دیفرەنشیال ئیکوێشنە dx بە dt فانکشنێکە لە t و x و y dy بە dt ئەشەر فانکشنێکە لە t و x و y تەعەن ئینیشیاڵوالیەکە دەبێ هەبێ x لە x0 y لە y0 t لە t0 و هەموو ئەمانە بەڵام ئەم جارە تۆ لێرە تەنها لەویا بەس k1 و k2 k3 و k4 هەبووانە و لێرەنە لێرە k1 هەیە بۆ ئەمە l1 هەیە بۆ ئەمە هەر ناوێکی لێنێ بەس مامورەن l1 k2 هەیە بۆ ئەمە l2 هەیە بۆ ئەمە هەر بە هەمان شێوە دیتە خوارەوە هەموو یەکەی یعنی وەکو دوودانە دیفرەنشیال ئیکوێشنی سەربەخۆ تەعاملیان لەگەڵاکەی جارە k1 دۆزیتەوە جارە l1 دۆزیتەوە جارە k2 دۆزیتەوە جارە l2 دۆزیتەوە جارە k3 دۆزیتەوە جارە l3 دۆزیتەوە جارە k4 دۆزیتەوە جارە l4 دۆزیتەوە ئەمجار بە پێی کەیەکان x1 دۆزیتەوە بۆ بە پێی ئێڵەکان وایەکە دۆزیتەوە ئەمە y0 یافو ئەمە y0 اوكي و بەم شێوازە ئەتوانی ینی هەموو جۆرە دیفرەنشیال ئیکوێشنی حەلکەی بۆ نمونە ئەمە مەسەلەن ئەمە دیفرەنشیال ئیکوێشنێکی ئۆردەری تووە بە چۆن حەلیەکەی ئەمە دیفرەنشیال ئیکوێشنی ئۆردەری تو بۆ حەلکردنی ئەبێ کاتێکە بە تەحویلی حەلیەکەی یعنی ئەبێ بزانی خاڵێکی سەرەتایی هەبێت هەم مەسەڵەن بۆ x1 ئەبێ هەم y-ەکەت هەبێ هەم داتاشراوەکەی هەبێ هەردووکیانە هەبێ بۆ پرایم دۆزیتەوە دوای دانی y x0 یەکسانە بە y0 و y پرایم x0 یەکسانە بە y پرایم 0 ئەمە لەناو ژمارەیە ئەمانە ژمارە چیەکەی داتاشراوەی دووەمی y بە x دەتوانی بینوسی فانکشنەکە لە x و y داتاشراوەی یەکەم بە dx دی لێرە داتاشراوەی یەکەمەکە ناوەنی z ناومانەز dy بە dx یەکسانە بە z ئەو کات
D2y بە dx ئەبێ بە dz بە dx جوگە لە جیاتی یەکیان داتەشراویان زددانین ئەمە فانکشنێکە لە چی لە f x y z کە لێرا تۆ چیتە یا y ئەکە 0 تەکاتە y 0 z ئەکە 0 تەکاتە y پرایم 0 کە ژمارانە لە سەرەتەوە پێدرا ئەمە ئەم جادێنی بەپێی ئەو فرمولەیە کە لێرا هەیە یەکێکیان بەپێی کەی حەسیابەکە یەکێکیان بەپێی کەیسێ حەسیابەکەی وە شێوازە یەکیان بەپێی ئەڵ حەسیابەکەیان بەپێی کەی حەسیابەکەی وە نەتایجەکەت بەدۆزیت وەکو دوو دانە دیفرەنشیال ئیکویشن تاملە تکانەمە ئۆردەری سێ بێ ئۆردەری چوار بێ ئەمە زۆر گرینگە بۆ ئەوانەی کە ئەیانەوێت دوایی درێژە بم دەرسە بدەن و بیانەوێت لە هەر جۆرە دیفرەنشیال ئیکویشنێ ئەو دیفرەنشیال ئیکویشنی بکە بە هیچ شێوەیە بە هیچ دەستی حەل نابێ ئەو دیفرەنشیال ئیکویشنانەی کە تەنها تایبەتن بە تۆ کەسی کە نایزانی هەمووی بەم شێوازە ئەتوانی بم مێتۆدە بۆیە پێم گرنگ بوو کە ئەم مێتۆدە حتمما لە کۆتایی ئەم دەرسەدا بوترێت بۆ هەموو ئەوانەی کە ئەیانەوێ ئەنی بڵێن پێش بکەون لەم دەرساوە لە داهاتوە بۆ حالی دیفرەنشیال ئیکویشن بەکاربێن ئێکزەرسایزانە حەلەکەن وێنێرم ئەمە لە کلاسڕۆمەکە دایەنێم بۆ لە ئەساینمنتەکە پرۆگرامی بۆ ڕانجی کوتا بنووسن بەڵام ڕجاءن فانکشنەکانی ماتلاب بەکارمێنن چونکە لە مەتلەبە فانکشنی ڕانجی کوتا حەسیب بکەن من ئەمەوێ ئێوە ڕێک ئەمە چۆن لێرا هەیە بەم شێوازە بۆتان بۆی بنووسن ینی بێ بنووسن کەیوان حەسیب بکە کەی تۆ حەسیب بکە کۆی کاتەوە هەموو ئەوانە خۆی بەجیا بیکە مەجبور نەبی یعنی تۆ فانکشنێکی تایبەتی بەکار بێن